بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت بەرنامەی کاتژمێر حەوت خۆشحاڵم خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشیم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. کاریگەری ئافرەتان لە دامەزراوەکاندا چ لە هەرێم چ لە بەغدا تەوەری ئەم شەوی بەرنامەکەمانە و گەنگەشەی دەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان. شەمسە سەعید ئەندامی خولی دووەمی پەرلەمانی کوردستان کە بەسواسەوە لە سلێمانی و لەگەڵمانایە، هەروەها ڕووپاک ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە بەسواسەوە ئەویش لەگەڵماندایە. ئێوەش تا کۆتایی بەرنامە بینەر و بیسەرمان بن. شەمسەخان بەخێر بی سواز بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ بەڕێز و بۆ ستافە بە ڕێزەکەشێ بۆ ئەو بەرنامە جوانەمان و نەبن دەسەلامت بیاخوا. گرنگی چییە ئافرەت لە دامەزراوە حکوومیەکان و دامەزراوەی تەشریعی دامەزراوەی نوێنەرایەتیەکانە چ لە هەرێم چ لە عێراق بوونی هەبێت ڕۆڵی هەبێت ئەندام بێت، ئەمە چ کاریگەریەکی لەسەر کۆمەڵگە بەگشتی هەیە؟ دووبارە سپاس بۆ بانکێشەکەتان دەستان خۆش بێ. بەڕاستی ئافرەتان ئەگەر ئێمە نەچینە سەر مەقولە کۆنەکەی کاڵێ نیوەی کۆمەڵگای و داچینەوەکەی تریشێتی پێوەەر بۆ بەرەو پێشچوونی هەر میلەتێ بە ئافرەتانی هەڵەسەنگێنرێ بە ڕۆشنبیری ئافرەتانی هەڵەسەنگێنرێ. بەڕاستیش هەر دوای بەدەستهاتنی ئەو مافە سیاسی کە بۆ ئافرەتان بەدەستاتووە ئیتر ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە لە بەشداری سیاستە لە هەموو کایەکانە، بەڵام بە تایبەتی بەشداری سیاسیەکەی. ئێمە ئەزانین مافی بەدەستهێنانی هەڵبژاردن یا بەربژێرکردن یاخود مافی دەنگدان باشتر بڵێن بۆ ئافرەتان دەیان ساڵ دوای پیاوان ئەم مافە بەدی هاتووە، بە تایبەتی لە سەرەتاکانی 1970ەکانە لە نەرویج یەکەم جار یعنی مافی دەنگدانی هەیە بۆ ئافرەتان. دوایی بەپی ساڵەکانی کە بۆ وڵاتە ئەوروپیەکان و بۆ ئینگلتەراژ لە ساڵی 1923 و دواتریش لە لانکەی دیموکراسیەت کە ئێستا خواناوی ئەنێن لە فەڕەنسا لە 1944 بەدی هاتووە، بەڵام بە مەرحەلە و بە قۆناغ ئیتر هاتۆتە ئەوێ بەربژێر کراوە، مافی خۆکان دیتکردنی هەبووە و ئێستاشکە مافی دەنگدانی هەیە. ئافرەتان لەسەر جەم بوارەکانە ئەتوانێ بە تایبەتی لە مافە دەستوریەکانیان لە دامەزراوە دەستوریەکانە ڕۆڵ و کاریگەری خۆی ببینێ، بە تایبەتی هینە سەری دوایی ئەبێ لەو بیرۆکەیە دوورکەوینەوە کە من ئافرەتم ئەو ئیشە بە من ناکرێ بە پیاو ئەکرێت، ئافرەت لەوێ چی پێ ئەکرێت، لەبەر ئەوەی ئافرەت شروتی کۆمەڵگا بۆ ئافرەت لەسەر ئەساسی جیاکاری جەندەری هەڵی ئەسەنگێنێت. بەڵام ئەوە بیرۆکەیەکی غەڵەتە، بە تایبەتیش ئیستا لە خوای گەورە بەزیابێت کە کۆمەڵگەی کوردی خەریکە ئەوە تێ ئەپەڕێنێ کە لەسەر ئەساسی جیاکاری جەندەری منی ئافرەت بە کەڵک نایم، مەسەلا بۆ منومنەی سەپڕۆستێکی گرنگی وەکو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڵێ ئەمە بە پیاو ئەکرێ ئەمەیان بە ژن ئەکرێت. یعنی ئەو جیاکردنەوەیە ڕاست نییە، چونکە تۆ یاساکەن ئەساسەن لەسەر جیاکاری ڕەگەزی دەرناکرێ ئەمە بڵێ بە مۆرکێکی ژنانە من نەچمە ئەوێ، بە تەنها ئیسفادەکەم ئەوەیە لە کاتی هێنانەکایی پرسێکی ژنا من دیفاع لە توێژی ژن بکەم، هەرچەنە هەر یاسایە دەرەچێت ئەو توێژە ئەحەقتر و شایستەترە، چونکە لێزانترە بەو توێژەی کە خۆی مەسەلا ئەزانێت چی یاسایەک بۆی باشە. بەڵام دوجار نابێ ئێمە یاساکان جیاکەینەوە، نابێ ئێمە لە هەر پرۆستێکی هەڵبژاردنە کە بەشداریەکەین لەسەر ئەساسی ژن و پیاو ئێمە کاندیدەکانمان هەڵبژێرین. کەواتە چ لە دامەزراوە با بڵین ئەوانەی کە یاسادانن وەکو پەرلەمانی کوردستان وەکو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و تەنانەت ئەنجومەنە خۆجیەکان لە پارێزگاکانیش ئەوە چ لە فەرمانگە و بەڕێوەبەرایەتی و وەزارەتە و ئەمانەشە
گرنگە ئافرەت بوونی هەبێ ئەو تو قسێکی شت کرد سەرنجی ڕاکێشام نابێ هەر پاساوەکە بۆ بێوەڵا گەر یاسایەک تایبەت بێ بە ئافرەتان ئەگە ئافرەتانی لێ نەبێ نازانرە چۆن ئەم یاسایە تۆڵی بۆ کۆی کۆمەڵگە پێویستە ئافرەت بوونی هەبێ بۆ کۆی کۆمەڵگە لە پرۆسی سیاسی ئێستا ئێمە ئەو بیرۆکانەی کە هەیە مەسەلا بەشێک لە کۆمەڵگا بە تایبەتی ئەڵێن ئافرەت مەسەلا بەس بۆ هین بەکارهێت بەس بۆ کاری ناوماڵ دروست کراوە وەڵا ئیتر کۆمەڵگە هەر لە کۆنەوە ئاوا هێنراوە هەر لە بەرەبەیانی مرۆڤایەتیەوە ئاوا هێنراوە توانە ئافرەت ئەسڵەن دینی ئیسلام یعنی ڕۆجوانەکەی ئافرەتی دەرخستووە ژیناکە هیتە سەر کۆمەڵگەکانی کە سەر پرۆفیسۆرەکان مەسەلا سەر فەیلسوفەکان هەمووی کۆمنتی ناجۆر و ناشرینیان هەبووە لەسەر بوونی ئافرەت و حتا جەناب شارەزاتری لە کاتیکا باسمان کردووە هەنێ بە شەیتان و هەنێ بە هین شوبهان دویانە بەس بۆ کاری ناوماڵ و کاری بەخێوکردنی مناڵدایان ناوە لەگەڵ بەڕێوەبردننی خێزانە بەڵام ئیتر ئەو بیرۆکەیەش سەری هەڵا کە نابێ ئافرەتیش پێویستی بەکاری دەرەوەیە و ئیتر وەکو خۆشمان نەزانین کۆمەڵگەی ئیسلامی هەموو ئەو ئاەت و حەدیسانیان دوجار ڕیزبەند کرد کە بەڵێ ئافرەتان بۆیان هەیە لە بچووکترین دەستگای کۆمەڵگا بەشداریکەن تا سەرۆکی وڵات ئێمە بیرمان نەچێ مەلیکە بەڵقیس کە مەلیکەی سەبە بوو پاشایی کۆمەڵێک کەس بوو یعنی بەرەو ڕزگارکردنی بردن لە کاتی حەزرەتی سولەیمانە سەلامی خوای گەورە لەویش لە هەموو پێغەمبەرانیش بێ یعنی زۆر شتیکە لە پرسیارەکانەکە هاتە سەری من ئاماژەی پێەکەم یعنی ئەو جیاکاریە هەر هەبووە بە ئێستا شەوانێ بیرۆکە لای هەندێک کەس هەیە بەڵام لە خوای گەورە بە زیاد بێ خەریکە یعنی زاڵێتی نەمێنێ زۆر باشە ڕووپاکخان دووبارە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزی شت بێگومان جۆت لە قسەکانی خاتو شەمسە بووە من بە دیوێکی ترا پرسیارەکە لە تۆەکەم کەواتە ئێستێمە لە بەردەم پرۆسی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عراقین کەوا بڕیارە لە دەیدا ئەنجام بدرێت من لە تۆوە پرسم کە خۆت ئێستا ئەندامی پەرلەمانی کوردستانی تو هیچێکی لە ئەندامە چالاکەکان لە پەرلەمانی کوردستان گرنگی بەشداری ئافرەت لە پرۆسەی هەڵبژاردن دەنگدان و بوونی کاندیدی ئافرەت لەم پرۆسانەدا لە لای تۆ بۆچی ئەگەڕێتەوە چ گرنگی و بایەخ و مەهامێکی هەیە بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا زۆر سوپاستان دەکەم سڵاوی خوای گەورە لە بەڕێست و سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵی پێیام و هەروەها شەمسەخانیش زۆر سوپاستان دەکەم بۆ ئەم دەرفەتە دیارە بەشداری ئافرەت لە کای سیاسی و لە کای حکومڕانی و دامەزراوەکانی دەوڵەت پێم وایە زەرورەتە بۆ ئەم واقعی هەرێمی کوردستان و لە دنیاش بە تایبەت بۆ ئەم واقعی هەرێمی کوردستان بە تایبەتتر دامەزراوەیەک کە پێی بگوترێ دامەزراوە یاسادانان اینجا چ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێت لە پەرلەمانی کوردستان بێ چونکە پێم وایە ئافرەت زیاتر تێکەڵی کۆمەڵگە دەبێ کە تێکەڵی کۆمەڵگە بووی زیاتر هەز درک بە ئیش و ئێش و ژان و ئازارەکانی کۆمەڵگەکەت دەکەی زیاتر درک بەوە دەکەی کە چی پێویستە تۆ بۆی نوێنەرێکی ڕاستەقینەبی چی پێویستە بکەی بۆ کۆمەڵگەکەت چونکە بە حکمی ئەوەی کە ئافرەت دایکە و خوشکە و هەر ئافرەتە خەسووە و هەر ئافرەتە یعنی خێزانە هاوسرە بۆیە پێم وایە لە سەرجەم کایەکانی کۆمەڵگە ئافرەت ڕۆڵی سەرەکی هەیە لە یاسادانانیش بە هەمان شێوە چکە درک بە کێشەکان دەکە ئێمە یاسا بۆچی دادەندرێ ینی یاسا لە پەرلەمان بۆچی دادەندرێ یان ئەوە تێ دەبێ فراغ یاسایی هەبێ بۆشایی یاسایی هەبێ یاسا نەبێ بۆ ڕێخستن هیچ یاسایەک نەبێت لە مەجالێک لە مەجالەکان بۆ ڕێخستن ئەمە ئافرەت پێم وایە دەتوانێت ڕۆڵێکی بەرچاوی تێدا بجێڕێ یاخود هەموار یاسامان هەیە بەڵام لەگەڵ ئەم واقعی ئێستا ناگونجێ پێویستی بە هەموارە لە پەرلەمانی کوردستان هەمواری دەکەیەوە مەش دیسانەوە ئافرەت ڕۆڵی بەرچاوی تێدا دەجێڕێ بۆیە پێم وایە ینی لە سەرجەم کایەکان ئافرەت پێویستە لە دامەزراوەکانی دەوڵەتدا هەبن بە تایبەت ئێستا ئێمە کە هەرێمێکین لە سەر بە عێراقین لە چوارچێوەی
دەرەوەی عێراقی فیدراڵ پێویستە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئافرەتمان هەبێ، ئافرەتی چالاک و چاونەترسمان هەبێ بۆی تعبیر لە ژان و ناسۆرەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکە و نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراق بکە. ئێمە لە پەرلەمانی کوردستانیش هیچ کاتێک خۆمان زیانە کردوتەوە لە برایان لە پیاوان و بە یەکسانی ژمارەیی نا، بەڵام بە یەکسانی ئیشمان کردووە، هەم پیاوان هەم ئافرەتانیش، و هیچ کاتێک ئێمە خۆمان زیانە کردوتەوە کە بڵێین ئەوە ناتوانین ئێمە ڕۆڵی خۆمانی تێدا بجێڕین، چ لە چاودێریکردنی حکوومەت، چ بە دوواداچوون، چ لێ پێچینەوە لێپرسینەوە لە حکوومەت. لەوانەیە زۆرێک لە خەڵک لە کۆمەلگا بڵێن ئافرەت ناتوانێت بەجەری ئانا لە حکوومەت بپرسێتەوە، بەڵام من دەڵم ئافرەت بە زیادەوەش دەتوانێت. ئێمە بەردەوام چاونەترسانە بەگشت حکوومەت داچوینەوە و هەروەها لێپێچینەوەمان لە حکوومەت کردووە، بە دوواداچوونمان بۆ کاروبارەکانی حکوومەت کردووە. ڕۆڵی پیا و ئافرەت پێم وایە لە دامەزراوەکانی دەوڵەت هیچ جیاوازیەکی تێدا نابینێت و ئەوە خودی کەسەکەیە کە ڕۆڵ دەبینێ، ینی خودی کەسەکەیە لەو جێگایە کە تا چەند بە دڵسۆزی، بە نەزیهی، بە پاکی ڕۆڵی خۆی دەجێڕێ. باش، ئەو دیوە بوو کە هەم جەنابت و هەم شەمسەخان ینی باستان لەسەر کرد. پرسیارەکەی تر یانەوەی کە من وتم ئەی ڕۆڵی یا با بڵین گرنگی بەشداری ئافرەت لە پرۆسەی دەنگدانا بۆی کە خەمسار نەبێ بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدات بەو کاندیدە بەهێزانی کە هەیە بیر نکاتەوە ئەمە پیاوە ئەمە ئافرەتە، کام کاندیدە بەهێزە دەنگ بدابەوە، یا جاری وایە ئەوترێت ئەمە زیاتر لە ناو پانتایی ئافرەتانە ئەگەر کاندیدەکە ئافرەت بێ و بەهێزیش بێ، بەس لەبەر هەندێک بابەت، هەندێک چوزانم حەسادەت یا هەر بابەتێکی تر بێ کەمتر تەنانەت ئافرەتان دەنگیش بە ئافرەتانە دەن. منەوێت لەسەر ئەم دیوەش قسەم بۆ بکەی تا چەند گرنگە ئافرەتان. جا من کاڵم ئافرەتان لە کچێکی 18 ساڵەوەی گرێتەوە تاکو ئافرەتێکی بەتەمەنی گەورە بەشداری بکات لەم پرۆسەیەدا. بەڵێ خۆی بەشداری ئافرەتان لە دەنگدان ینی زۆر گرنگە لەبەرەوەی کە زۆرینەی پێم وایە زۆرینەی دەنگدەر ئافرەتە و متمانەی ئافرەت بە ئافرەت لەوە گرنگترە، ینی چونکە دەبێت ئافرەت متمانەی بە ئافرەت هەبێ کە هاوشانی پیاو دەتوانێت ینی کار بکە، چونکە پێم وایە ئافرەت ئەگە تواناکانی خۆی بەگەڕ بخە زیاتر لە پیاوان دەتوانێت، چونکە ئافرەت هەم ڕۆڵی دایک دەبینێ کە لە خانەوادەی خۆی دەبێت ئەو ڕۆڵە خۆی پڕیکاتەوە، ڕۆڵی هاوسەر دەبینێەوە دەتوانێت کاروباری دەرەوەش بکە. ئێمە پێم وایە ینی ئێمە ئافرەتان لە پەرلەمانی کوردستان بە تایبەت فراکسیۆنی کۆمەڵ زیاتریش لە پیاوان کارمان کردووە، هیچ کاتێک تێبینی ئەوەمان نەکردووە. ئێمە ئافرەتین لەبەرەوەی ئەرکی ماڵەوەش لە سەرشانمانە، ئێمە بە ئەو کارە نەکەین قورسە بۆمان، بیرمان لەوە نەکردوێتەوە. بۆیە ئافرەتان پێم وایە بێ جیاوازی، من ناڵم ئافرەت تەنها دەنجیش بە ئافرەت بدا، ینی پێم وایە چێ شیاوە وەک چێ نوێنەرایەتی خەڵک دەکا و لە ڕابردووش چێش سەلماندوویەتی کە نوێنەرایەتی خەڵکی بە دڵسۆزی کردووە و لە پێناو بەرژەوەندەکانی خەڵک خۆی کردوتە قوربانی و تەسحیەی داوە، قوربانی دانی داوە، هەم نوێنەرەکە هەم ئەو لیستەی کە لە سەری کاندیدا، ئەو حیزبەی کە لە سەری کاندیدا، چونکە هەندێک پرەنسیپی حیزبی هەیە لەوانەیە بە باش و خراپ نوێنەرەکان نەتوانن لێیلادەن، بەڵام ئێمە لە فراکسیۆنی کۆمەڵ وا دەزواڵا کراوین کە هەر شتێک لە بەرژەوەندی خەڵک بوو، لە ئاستخواست و داواکاری خەڵک بوو ئێمە بیکەین بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ حیزب، بەڵام لە هەمان کاتدا فراکسیۆن هەیە، ئەندام هەیە بە پیا و ژنەوە بۆ بچووکترین شت بۆ یەک واژوو دەبێ بگەڕێنەوە بۆ حیزب، هەتا حیزب بڕیاریان بۆ نەنێرێ ئەوان نەتوانن واژوو بکەن. ئێمە هەردوێنێ بۆ پێشنیازی یاسایەک واژوومان کۆ کردەوە، فراکسیۆن هەبوو یەک ئەندامی نەیتوانی واژووکە، ئێمەش بێەوەی بگەڕێنەوە بۆ حیزب چکە لە بەرژەوەندی خەڵک بوو واژوومان کردووە. ئەوان دەیانگوت هەتا حیزب ئەمرمان پێنەکە ناتوانین ئێمە واژوویکەین. ئێمە حیزب بەو جۆرە دەزواڵای کردوین ئەگەر هەر شتێک، هەر یاسایەک، هەر پێشنیارێک، هەر داواکاریەک لە بەرژەوەندی خەڵک بوو، ئێمە دەست بەجێ بێەوەی بگەڕێنەوە بۆ حیزب هەم واژووکەن هەم کاری لەسەر بکەین، بە هیچ جۆرێک حیزب وای پەروەردە نەکردوین، ئێمە ئەڵقەڵە گوێ بین و ئێمە دەبێت لە ئاست خواست و داواکاری خەڵک کار بکەین. بۆیە من ئامۆژگاریم بۆ ئافرەتان ئەوەیە کە نوێنەرانێک هەڵبژێرن کە خواست و داواکاری خەڵک لە پێشینەی داواکاریەکانی خۆی بێ و حیزبەکەی بێت.
باش ئەگەڕێم وڵات شەمسەخان ئەوەن بێگومان ئێوە هەردووتان ئێستا میوانی ئەم شەوی بەرنامەکە هەردووتان خانمن هەردووکتان پەرلەمانتار بوون هەردووکیشتان یاساین ئەجام نەمەوێ بەسە پرسیارێکی یاسایی لە جەنابەت بەپێی دەستور وەپی یاسا بەرکارەکان لە عێراق و هەرێم دەنگدان و بەشداری لە پرۆسەی دەنگدانە مافە منە پرسم ئەم مافە چۆن ینی ئەدا بکەین چۆن جێبەجێ بکەین ئەمە یەک دوو کی ئەم مافە بڕای تۆ ئەبێتە ئەرگ لەسەر شانی تاکەکانی ئەم کۆمەڵگەیە بەڵێ بەپێی فقه بەپێی فقهی شرعي طبعا بفي فقهي يا ساي عفو بما في شتاء عندي بأركش دا عنديت ما في دندان ما في دندان بأركش دا عندي ما في جدا عندي بلام لا راستي يا خوي مافا چەندین ساڵ شەڕی لەسەر کراوە بەدەست هاتۆ بە تایبەتی وتم بۆ ئافرەتان کە زۆر درەنگتر بەو مافە گەشتون مافی خۆتە یعنی منێک کە ئافرەتم سەرۆکی هەر حیزبێک سەرۆکی کۆمار لە هەر کەسێکەوە لەو ڕۆژە وەکو تۆ یەک فۆرمی هەیە بە ناوی تۆوە یەک ئیمزای بەشدارە بە یەک ئیمزا بەشدارە بە یەک بەشداری و بە یەکچوون و وەکو تریش ئەگەر نەچێ هەر ئەو کەسە ئەوە تایبەتە بۆ خۆی قسەم لەسەر ئەوە نیە کە دوایی مەسەلا تەزویرەکرێ و ئەوانە بەڵام لە کاتێکە کە من ئەمە مافێک بێ بۆ من بەدی هاتبێ و پرۆسەیەکی سیاسی یاساییشت لەبەر دەستا یعنی ڕاستە پرۆسەکە سیاسیە بەڵام لە هەمان کاتە تۆ ئەرکی یاسادانانت هەیە و ئەرکی چاودێریکردنی حکوومەتت هەیە و بەرگریت هەیە و شەڕی ماف و دارایی هین شایستە داراییەکانی گەلەکەتەکەی باشە من ئەگەر لێرەوە ڕق بگرم بڵێم چی بە چی کراوە ناچم بۆ دەنگان یعنی کێ هەبێ دیفاعێ لە تۆ بکە یاخود لێرەوە ئێمە بڵێن ئەبێ دەنگ نێن بە بەربژێرە ئافرەتەکە طبعاەوە بۆی دانراوە کە لە سا 25 ئەوانەی عێراق ئەبێ لە سا 25 کەمتر نەبێ قەینا زیاتر بێ خۆی سەر ڕێژەکە لە سا 27 و ئەوەیە سلوون و ئافرەت کە بەشدارە لەسەر ئاستی هەرێم ڕێژەکە ئەوەیە نابێ من بڵێم ئەم کاندیدە ئافرەتە لە بەغا چی پێ ئەکرێت چونکە ئەو شروتی پاڵێوراوی بۆ دانراوە شروتەکە مەسەلا ڕابردووی پاک بێ زمانی عەرەبی بزانێ لە خێزانێکی کورد بێ شارەزا بێ بە مافا یاسایی و بە مافا دەستوریەکانی میلەتەکەی کۆمەڵێ هینی شەرتی کەشی تایە تۆی دەنگدەر تۆی هاوڵاتی بە تەنها و تەنها سرود بۆ ئەو کاندیدەی کە ئەچی سەح لە ناوەکەی ئەی شەردا منێکە جیای مەکەرەوە کە ئەمە ڕەگەزی ئافرەتە یا ڕەگەزی پیاوە تەنها تۆ ئەو سروتەی بۆ دانێ ئەو مەرجەی بۆ دانێ ئایا ئەمە چەندێک ئیش ئەکا بۆ میلەتەکەی و بۆ گەلەکەی چەندێ لە شەڕی مافە نەتەوایەتیەکانەیە چەندێ لەگەڵ خوای خۆی ڕاستەکە چەندێ دەستپاکە ئیتر خۆ لەمە زیاتری پێ نییە خۆ پیاوان علمی زەڕێیان پێ نییە و ئافرەتەکان نەیزانن من لەگەڵ هەموو قسەکانی ڕووباخخانە بووم بەڵام لەگەڵ ئەوەشا لێرەوە ئەیڵێم لە بازنەی سلێمانی دەنگمان نابێ بۆی بڵێن لە بەرەوەی بربژێری پیاوەکە هەیە ئێمە ئافرەتەکە لێرە ئێمە مرواری محەممەدە لە بازنەی 2 ژمانە 33 من خۆم دەنگی خۆم بۆ هەوادارانی خۆم بۆ هەموو ئەو کەسانەی کە ڕێی منیان بەلاوە گرنگە دەنگ ئەیان بەو چونکە بەشداری سیاسی ئەو کەسە لە ئەنجومەنی نوێنەران جارێکی کەوسەد جاری کەشەیڵێمەوە لەسەر ئەوە نییە کە ئەم ڕەگەزی نێرە ئەو ڕەگەزی مەیە ئەگەر ئێمە ئەو پێوەرە دانین بۆ هەڵبژاردننی ئەو کاندیدەی کە ئەمانەوێ و هی خواستی دڵمانە بڵێن پیاوەکان ئیشیان باشتر پێکرێ بۆ لە
پێشی 2023ەوە ئەم هەموو پیاوەمان هەڵبژاردووە بەڵام لەبەر ئەوەی خەریک بوون و مەشغوڵ بوون بە بەرژەوەندی تەسکی حیزبیەوە خەریک بوون بە بەرژەوەندە تاکە کەسیەکانی خۆیانەوانێ یعنی ئەم میلەتیان بە قوڕا برد یعنی ئەو هەموو مافەی میلەت کە خوراوە و کە ئێستاش یەک حساب بۆ ئەم میلەتی کوردە ناکرێ و ڕۆژ بە ڕۆژ پێگەی دا ئەبەزێویەتە خوارەوانە خۆ ئێمامانە هەموو دەنگماناوە بە پیاوەکان لەبەر ئەوە یعنی من لێرەوە زۆر دژی ئەو بۆ چوونم کە بڵێ بە ئافرەت هیچ ناکرێ بە پیاوەکەش دەکرێ ئەسڵەن ئێمە لە بازنەی سلێمانی لە بازنەی دوی سلێمانی مرواری محەممەدمان هەیە هیچ ڕام لەگەڵ ئەوە نییە تۆ بڵێ لەبەرەوەی ئافرەتە ئەم چی لێ ئەزانێ پیاوەکەش هیچی لێ نازانێ ئەسڵان بربژێرەکانی کەس خۆیان هیچی لێ نازانن یعنی پەرلەمانتار هەبوو 4 ساڵەکەشی تەواو کرد و هیچی لێ نەزانیەوە ئەوە و کاتاکەوێتەوە سەر ئەوە خولێکی بۆ بکەیتەوانێ ئەو کەسە یعنی خولی ئەکتیڤونی بۆ بکرێتەوانێ ئەو کەسە خۆی شارەزا بکات یعنی بەڕاستی ڕاستە مافێکی سیاسیە مافێکی یاساییە بەڵام دوجار پەرلەمانتار ئەبێ ئیشەکەی لەناو حرەمی پەرلەمانە بێ خۆی پرچەکە بە زانیاری گرنگ دەربارەی ئەو یاسانی دەرەکەی دەربارەی ئەو مافانەی کە ئەبێ ئەو دیفاعی لێ بکە ئەو خزمەتانەی کە زەرورە بۆ میلەتی کورد یعنی من ڕام وایە ئەو مافە بەکار ببرێ جیاکاری نەکرێ لەسەر ئاستیەوەی ئەم پیاوە ئەم ژنە چکە دوجار یاساکان کە تۆ دەریەکەی نە ئەمەیان جیاکراوەتەوە بڵێ تایبەتە بەمێ نە ئەویان جیاکراتەوە تایبەت بێ بەنێت تایبەتێ بە خزمەتی میلەتی کورد و تۆ ئەتوانی بەس لەوە تەرکیز قەیتە سەر ئەو خاڵە دەستخۆش ڕووپاکخان بەڕاست یعنی ئەم سیستمی کۆتایی دانراوە لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەنی بە جۆرێک لە جۆرەکان وەکووە گەبڵی لە بواری ئینتیقالیە ئەوەی کە ئەو کۆمەڵگانی کە لە جۆرێک لە چەوسانەوە و لە ژێردەستەیی بەرەو دیموکراتی هەنگاو ئەنێن ئەمە لەوانەیە ئەم سیستەمە باش بێ بۆ چەند ساڵێک بۆ چەند خولێک بەس پرسیارەکە لەوەیە تا کەی ئافرەتان چاویان لە سیستمی کۆتا بێ بە 1000 دەنگ و 800 دەنگ و 500 دەنگ و 1200 دەنگ بڕۆن لە بەرەوەی سیستمی کۆتایە بەڵام لە بەرامبەرە پیاوەکان بۆ نمونە 40,000 دەنگ و 30,000 دەنگ و 50,000 دەنگ بێنن ینی ئەم قۆناغە بڕای ئێوە تا کەی ئەم سیستمی کۆتایە بەردەوام بێ ئەو پەیوەندی بە نزوجی کۆمەڵگەوە هەیە پەیوەندی بە چیەوە هەیە ببڕایتەوە والله خۆی پەیوەندی بە هۆشیاری کۆمەڵگە و هەروەها ئەحسابی سیاسیش هەیە من دەڵێم دەبێ ئینسان لەسەر ئەساسی مستەوا ینی هەڵی بژێری نوێنەر لەسەر ئەساسی مستەوای خۆی یاخود کەفاەتی خۆی هەڵی بژێری من زۆر قەناعەتم ڕاستی ینی وە قەناعەتی خۆمە زۆر قەناعەتم بە کۆتا نییە و پێشم باشە بەڕاستی ئەو سیستەمە بگۆڕدرێ ینی کۆمەڵگە لەوە بێتە دەرێ کە منێکی ئافرەت بە کۆتا دەرچم ئەگەر دەنجی خۆم هێنا با دەرچم بڕۆم کە دەنگم نەهێنا با دەرنەچم ینی جێ پیاوێکیش نەگرم ئەو کاتە پێم وایە ڕێژەی ئافرەت و پیاو لەوانەیە کۆمەڵگە هۆشیارتر بێتەوە ڕێژەی ئافرەت و پیاو لە پەرلەمان یەکسان بێ لەوانەیە 6 ژن بۆ پەرلەمانی بۆ نمونە کوردستان کە 111 دەرچێ ینی لەو قۆناغە دەچینە دەرێ کە ئێمە 33 پەرلەمانتاری ئافرەتمان هەبێ بەڵام لە بەرامبەر ئەوەشدا لەوانەیە 10 ئافرەت دەرچێ من بۆ خۆم ینی لە سەرجەم جومگەکان هەم جومگەکانی حکومڕانی و دامەزراوەکانی دەوڵەت و هەرێم و هەر لە ناو حیزبیش ئەوە قەناعەتی خۆمە کە قەناعەتم بە کۆتا نییە پێم وانە ینی کۆتا لە بەرژەوەندی ئافرەت بێ زۆرێک لە ئافرەتان و ڕێکخراوەکانی ئافرەتان باز لەوە دەکەن کۆتا لە بەرژەوەندی ئافرەتانم بەڵام من لە بەرژەوەندی نابینم پێم وایە ئافرەت زۆر لەوە بەتواناترە بە کەفاەترە کە بە کۆتا دەرچێ ئافرەت پێم وایە هیچ تاقەوتوانە و ئەو وزەی هەیەی لە پیاو کەمتر نییە و دەتوانێت بە زیادەوە سەرفی بکاو و گرنگی بە کەفاەتی خۆی بدە بەڵام کۆمەڵگەش دەبێت لەو ڕۆ هۆشیار بێتەوە کۆمەڵگەش دەبێ متمانە بەو کەسە بکە کە ئیشی بۆ دەکا یان جا چ پیاو بێت چ ئافرەت بێ و
لە ڕابردوش بینی ومانە هەم لە دامەزراوەی ئەنجومەنی وەزیران هەم لە پەرلەمان کە ئافرەتی زۆر بەتوانە هەبوون ڕۆڵی زۆر باشیان جێڕاوە لە کای حکومڕانی جێپەنجەیان دیارە هەر لە مێژوو دەبینین لە سەرجەم جومگەکان لە سەرجەم بوارەکان ئافرەتی زۆر بەتوانە هەبوون زۆر باش و ئێمە لە پەرلەمان لە چوارچێوی ئیشی خۆمان کە یاسادانانە من کە لە لیژنەی یاساییم هیچ پێم وایە مستەوە و ئەو زانیاریانەی کە هەمە کەمتر نییە لە پیاوێک وەلەوانێشە ینی پیاویش هەبێ لە من بەتواناتر بەڵام هەشە وەکو منیش نییە بۆ سەرجەم ئافرەتان ئەوە ڕاستە بەڵام دەبێت ئافرەت خۆشی گرنگی بە خۆی بداوە خۆی بسەلمێنێ لە کۆمەڵگە کەی خۆی سەلماند پێم وایە کۆمەڵگەش زیاتر هۆشیار دەبێتەوە متمانەی زیاتر دەبێت هەم بە ئافرەتان و هەم بە پێگەی ئافرەت لە سەرجەم جومگەکان ئێمە دەبێت ئەو کۆتە بشکێنین کە چوینە دامەزراوەیە گیان پلە و پۆستێکی حکومی و حیزبیمان وەرگرت ئیشی وا بکەین کە بۆ خەڵک و کۆمەڵگە بیسەلمێنین کە ئافرەت کەفاعەت و توانای ئەوەندە زۆرە دەتوانێت لە ئاستەمۆحی خەڵکدا بێ نازام سەوتی منەگا بە تۆ یان ناچکە یەک دوو زەربانگم کردی دیار واگات لە نییە بەرحاڵ دەپرسم ئافرەتان لە ناو با بڵێن کۆمەڵی دادگەریە کۆمەڵی ئیسلامی ڕابردووە ئێوە هەردووکتان هەم جەنابەت هەم شەمسەخان کادری پێشکەوتوی ئەم حیزبە بوون و ئێستا جەنابەت لە پەرلەمانی و ئەویش خولێک لە پەرلەمان بوو ئاگاتان لێ ئێوە خۆتان لە ناو حیزبەکەی خۆتان چۆن لە بەشداری ئافرەتان هەر لە هەڕەمی دەسەڵات ئەوەی پێوترێ ئەنجومەنی باڵا و مەکتەب سیاسی جاران تا سەرکردایەتی و تا مەکتەب و مەڵبەند و ئۆرگانەکان چۆن هەڵی ئەسەنگێن یەکە بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم پێم وایە کۆمەڵی دادگەری لە ڕووی مافدان بە ئافرەت مافی تەواوی داوە من ئەوە ڕێی خۆمە ینی بە ئافرەتان لە سەرجەم پێم وایە هەم بوارەکان هەم هەڕەمی دەسەڵاتی کۆمەڵی دادگەری هەتاوە کوشۆڕ دەبێتەوە بۆ سەرکردایەتی و مەڵبەندەکان و هەروەها ڕۆڵ پێدانیان یاخود گرنگجیدان بە ئافرەت جیاوازی نەکردووە بەپێ ئەو ڕێژەیە کە لە پێڕەوی ناوخۆ دیاریکراوە جیاوازی نەکردووە لە بینی پیا و ئافرەت پێم وایە کۆمەڵی دادگەری زۆر گرنگی بە ئافرەتان دەدا و زۆرینەی دەنگدەری کۆمەڵی دادگەری پێم وایە ئافرەتن و زۆرینەی ئەندامانی کۆمەڵی دادگەری ئافرەتن جێپەنجەیان دیارە لە ڕابردووش ئەو ئەندامانەی کۆمەڵی دادگەری هەم لە ئەنجومەنی هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە ئەنجومەنی پارێزگاکان کە ئێمە نوێنەرمان هەیە نوێنەری زۆر بەتوانە بوون وا خۆیان سەلماندووە کە لە پیاوان زیاتر توانی ویانە جێپەنجەیان دیار بێ و کار بکەن و من زۆر قەناعەتم بەڕاستی یعنی جیاوازی ڕەگەزی و ماف و ئەوە نییە پێم وایە ئینسان بەخۆی دەتوانێت مافی خۆی بەدەستبێنێت چکە خوای گەورە لە ئەزەلەوە کە دروستی کردووە خوای گەورە مافی داوە یعنی بە هەموو ئینسانێک بە یەکسانی ئەو مافە هەم دەبێت کۆمەڵگا و هەم دەبێت خۆشت ئەم مافە ممارەسە بکەیت کە ممارەسەت کرد پێم وایە کۆمەڵگەدانی پێدا دەنێت باش شەمسەخان تۆ باست لەوە کردوتە ینی جۆرێک لە بانگەشەیە داوات لە ئەوە کرد کە خەڵک دەنگدا بە مرواری خان لە بازنەی دوی پارێزگای سلێمانی بەس ئێستا من ئەنیەگە و پرسیارە ئاوات لە تۆ بکەم بڵم بۆ ئەنی کچان و ژنانی و ئافرەتانی ئەم وڵاتەی ئێمە بۆ ئەبێ دەنگ بدەن بە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری بۆ ئەبێ دەنگ بدەن بە کۆمەڵ یعنی چ شتێکی گرنگ هەیە ئەم هەموو کاندید و لیست و حیزبەی دیکە هەیە لە گۆڕەپانەکە بەڕێی تۆ چی وا لە کچان و گەنجان و ژنان و ئافرەتانی ئەم کۆمەڵگەی ئێمە بکات بە چ پاڵنەرێک بۆ داوایان لێکی دەنگ بدەن بۆ نمونە بە بربژێر و کاندیدەکانی کۆمەڵی دادگەری هۆکارەکە چییە؟ وڵا کۆمەڵێ شروتی گشتی هەیە و ئەوەی کە مروارەخانیش کە یعنی لە سەر بازنەی دووە ئەوەشیان تایبەتە یعنی بربژێری کە نییە وەلو من بربژێری کەش هەبوایە لە کۆمەڵ من هەر ئەم ڕێی ئێستام هەبوو لە ڕووە گشتیەکەشەوە یعنی بەڕاستی ئێمە ئەو ئەندامانەمان کە بەشدار بوون بە تایبەتی باسەکە لەسەر ئافرەتانە لە هەر پرۆسەیەکی هەڵبژاردنە پرۆسەکەی تر ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بێەوە
خوشکەی تیا بوو دوای چوە جێگەی ڕەحمەتی مامۆستا ناسح و لە پەرلەمانی کوردستانە جگە لە خولی یەکەم لە خولی دووهەمەوە بیگرە هەتاوەکو ئەم خولی پێنجەمە و ئەنجومەنی پارێزگا بە ئێستا شەو بەڕابرد و شەوەکە هەمان بووە و یعنی تر لە بڵێن بەڕێوەبەری گشتی و لەوانە کە هەمان بۆ ئافرەتان بووە هەمویان بە دڵسۆزی کاریان کردووە هەمویان ئەو توانایی هەیان بووە خستویانەتە گەڕ بۆ ئەوەی ئەدایەکی زۆر باش پێشکەشکەن بەشێکی ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە بربژێرەکانی کۆمەڵی دادگەری بە پیا و بە ئافرەتیانەوە جگەل لەوەی خەمی دینیان خەمی دنیایان نەخۆن و دڵسۆزن خەمی ینی قیامەتی شانەخۆن لەوەی کە هەوڵڵیان یاسایەک تێپەڕێ زەرەر با لە کچان و ژنانی ئەم ئافرەتەی ئەم وڵاتی زۆر 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 ئەوە خاڵی یەکەمە یعنی حەز ناکەی یاسایەک تێپەڕێ زەرەر لە ئافرەت بە زەرەر لەوە با کە تۆ بیکەی بەنیە چیر بچێتە سەر جادە و خۆی بەخێوکە تۆ هەموو حساباتێکی بۆ ئەکەی ڕاستە یعنی بەدەستێنانی گیرفانی سربەخۆ ئابووری سربەخۆ بەشێکی سەرێکیە لە ماف و ئازادیەکانی ژنان کە بەدەستە بەڵام لەسەر و هەموویەوە دوجار تۆ ناتەوێ ئەتەوێت لە چوارچێوەی خێزانە بە پاک و بە عیفەت بمێنێتەوە مرۆڤت بۆ بەرەهێمێنێ مرۆڤایەتیت لەسەر دەستی ئەو ڕاوەستاوە مرۆڤت بۆ سبین کە تۆ کاندیدیەکەی ئەو دروستی ئەکات و پەروەردەیەکی دروستی ئەکا لە خەمی ئەوەی نەبێ بەنێچی لە خەمی ئەوەی وەکو ئەم ئافرەتانەی ئەمڕۆ زۆر بەداخەوە زۆر بەداخەوە لە پێناوی ناوبانگا بێ و لە پێناوی هەرچیەکا بێ ئەمڕۆ ئاوا کراوە بە کاڵا بازرگانە پێوە ئەکرێ لە خەمی دینەکەیەتی ئەنج دوجاریش پیاوان و ئافرەتانی ئێمە زۆر دڵسۆزن هەیە هەموو قۆناغەکان بۆ هەموو هەڵبژاردنەکان و هەموو پرۆسەکان چ ناوخۆیی و چ لەوەی فیدراڵە و چ کوردستانیەکەش ئێمە لە هەر شوێنەکە ئافرەت بەشداری بووە زۆر بە باشی جگە لەوەی کە ئیشەکەی بەڕێوە بردووە یعنی کۆمەڵیش زۆر ئیسیفادەی لێ کردوون لە ڕۆمادیەکەیەوە بێ لە هەر ڕوویەکەەوە بێ پابند بوون بە پەیڕەوی ناوخۆی حیزبەکەیانەوە لە ڕێنمایەکانە دەرنەچوون کەواتە کۆمەڵ خۆی و کاندیدەکانی ینی خەمی دین و ژینی خەڵکی ژەخۆن تاوەوە بەڵێ زۆر تاوا زۆر لە شوێنی خۆیان ڕووپاکان ئەگەر هاوکاریم بکەیت ینی تۆزێک کورتتر و بەگوشراوتر وەڵام بێتەوە چونکە کاتم کەما و هەندێک پرسیاری شماوە حەزەکەم بیکەم لێر و لەوێت دەوترێت ینی پەرلەمان بەشێکە لە ئیمتیازی مادی و معنەوی و چوزانم ئەمانە ینی ئێوەی پەرلەمانتاران بەگشتی هەڵپەی ئەمەتان ینی بۆ نمونە ئێسەوە ڕکەبەرە سیاسەکانتان یان لێرە و لەوێ بوون لەم کاتی بانگەشی هەڵبژاردنەیە باز لەوا کرایانی ئێوە سوودمەند بوون لە سەیارە لە خان و لە چوزانم پارەی مۆڵ و زۆر کە بە قیست ئەیدەنەوە بە پەرلەمان جیازی نازام دیبلۆماسی بەڕاست ئێوە لەمانە سوودمەند بوون ئەمە یەک دوو ئێوە بۆ ئەمە چوون یا بۆ کار و خزمەت بە دین و ژینی خەڵکی بەڵام بە کورتی سواسەکەم بەڵێ وەڵا ئەوەی ئەوان ئەو قسانەی کردووە ئەوەی ئەو قسانە دەکات پێدەچێ خۆی سوودمەند بوو بێ پێدەچێ بۆ خۆی پەرلەمانتاریان پارەیان وەرگرت بێ وە سیارەیان وەرگرت بێ و ئیمتیازیان هەبوو بێت چکە ئێمە نەماندیتووە ینی نەماندیتووە و لەوانەیە هات پێتە بەردەمان بەڵام ڕەتمان کردوتەوە پەرلەمانتار پێم وانییە ینی بۆ ئیمتیاز بچێتە پەرلەمانی کوردستان بە تایبەت پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری چونکە ئێمە بەر لەوەی بینە پەرلەمان پەیمان نامە پڕ دەکەینەوە لەگەڵ حیزب ئێمە ئێستا لە یازال ئەو موچەی بۆمان دەبێنێتەوە 130 بۆ 40 نییە نزیک بە 150 تا زیاتریش ئێمە دەدەینەوە حیزب پابندین بەو بڕێی کە حیزب بۆی دیاری کردوین بۆیە ئەو ئیمتیازە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لێ پێم وایە پێی نەگەیشتووە و لێی بەهرەمەند نەبووە ئێمە بە شانازیشەوە ئەمە دەڵێن چکە ئێمە نامانەوە لەگەڵ خەڵک ئەوە تەبەقات دروست بێن لەگەڵ خەڵک ئەوەندە جیاوازیمان هەبێ لە خواست و داواکاری خەڵک نەگەین و فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش وەکو حیزب ئەوە هەدەفێتی بۆیە هیچ کاتێک پەرلەمانتاری وارانە هێناوە کە
جیاوازی و تەبقات لە نێوان گەلەکەی و پەرلەمانتارەکانی دروست بێ. ئەوەی باز دەکات کە جیاوازی دیبلۆماسی نازانم ئێمە جیاوازی دیبلۆماسی تا ئێستا لە پەرلەمانی کوردستان هەرباز نەکراوە ئێمە ئاگاداری نین ئەوەی کە ئەو قسەیە دەکا ئەگەر ئەو هەیبێ و ئەوەی کە باسی پارە دەکا ئێمە هەتا ئێستا من وەکو خۆم هەتا ئێستا یەک دینار بە تەحەداوە دەڵێم لە سەرۆکایەتی پەرلەمان لە پەرلەمانی کوردستان 1 دینار چییە نەهاتۆ تەباخەڵی من وەرم نەگرتووە وەریشی ناگرم لەوانەیە هات پێتە پێشم لە بەرامبەر مووقیفێک کە واژوویەک بکشێنمەوە یان مووقیفێک نەنوێنم یان قسەیەک نەکەم پارە هاتۆتە پێشم بەڵام ڕەتم کردوتەوە بە هیچ جۆرێک ناچمە ژێرباری ئەوەی خۆم شەرمەزاری خوای گەورە و هەروەها میلەتەکەم و حیزبەکەشم بکەم و سیارە ئێمە پێم وایە خولی ڕابردوش ئەو خولەش سیارە پەرلەمانتار سیارەی بۆ نەکراوە بەڵام لەوانەیە پەرلەمانتار هەبێ لە بەرامبەر لە فراکسیۆنی تر لە بەرامبەر پاشەکشە لە مووقیفێکی سیارەی پێدرابێ بەڵام پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری نین یەکەم فراکسیۆن کە کڕینی سیارەی ڕەت کردەوە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بوو و تۆ فراکسیۆنی کۆمەڵی دادگەری داوای ئەوەی کردنابێ پەرلەمانتار سیارەی بۆ بکڕێ. باش لێرە و لەوێ ینی با بڵێن لە میدیا یا با بڵێن لە پەیجە سێبەرەکان ئەویسترێ ئەخلاق و خۆڕەوشتی کۆمەڵگە و بە تایبەت گەنجان و ئافرەتان بەلاڕێیا ببرێت. ئێوە لە ماوەی ڕابردوودا ینی دەستی باڵاتان هەبوو هەمووەکو فراکسیۆن هەموو وەکو خۆت لە پەرلەمانی کوردستان لەسەر ئەم بەلاڕێرا بدنێتە ئەگەر زۆر بە کورتی ینی ئەوم بۆ باسکەی گرنگی ئەوەی کە بوونی کەسێکی موسڵمانی پابند لە دەستگایەکی تەشریعیا هەبێت چییە؟ زۆر بە کورتی سواس دەکەم. هەتاوەکو لە ناو واقعەکە نەبی کاکدانە نازانی چەند گرنگە ئینسانی مسلمان و ئیسلامی لە ناو ئەو دامەزرانە هەبێ. من وەکو ئەندام لە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی سکاڵایەکی زۆر دەهاتە لام و ئەوەی کە خۆم درکم پێ کردووە بینیومە کۆمەڵێک کەناڵی ڕاگەیاندن هەنە ئیشیان کاریان تەنها ئەوەیە کە خەڵک بەلاڕێدا دەبن ئەخلاقی کۆمەڵگە دەشێوێنن پێچەوانی دابوونەریتی کۆمەڵگە کار دەکەن. من خۆم لەگەڵ لیژنەی ڕۆشنبیری سەرۆکی لیژنە چوین بۆ لای وەزیری ڕۆشنبیری ئەومان ڕاگ بە وەزیری ڕۆشنبیری ڕاگەیاند خۆشبەختانە ئەو بڕیاری ئەوەیدا 2 بەرنامە کە پێشکەش دەکران ببوونە هۆکاری بەلاڕێدابردننی ئەخلاقی کۆمەڵگە ڕابگیرێن ئەوە بۆ ئەو 2 بەرنامەیە ڕاگیرە و لە بواری هونەردا کە هەندێک هونەرمەند بەڕاستی ئێستا پەیدا بوون تەنها کاریان ئەوەیە ئیش لەسەر هونەری ڕەسەنی کوردی ناکەن تەنها کاریان ئەوەیە چۆن ئەخلاقی کچانمان و هەروەها گەنجانمان و هەرزەکاران و کۆمەڵگەش بشێوێنین و بەلاڕێدا ببن. کارم لەسەری کردووە هەتاوەکو گەیشتۆتە ڕاگررتنی بۆ نمونە کلیپ کە کردویانە کە چەندەها دەفتەریان لەو کلیپە سرف کردووە دەفتەر دۆلار طبعاً و بەردەوامیش بوومە بەردەوام لەگەڵ وەزارەت لەسەر خەت بوومە لەسەر ئەم پرسانە کە ئێمە دەبێت لە خۆمان زیاتر ئەخلاقی کۆمەڵگەمان لەلا خۆشەویست بێ و هیچ شتێک نەکرێت کە پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلام و دابوونەریتی کۆمەڵگەی کوردەواری بێت. باش شەمسەخان لە کۆتایی بەرنامەیەم تا چەند گرنگە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێنەرەکان با بڵێن پەرلەمانتارەکان جۆرێک لە کۆنتاکت و ئاڵوگۆڕی زانیاری و پەیوەندیان بەهێز بێ بۆی کە بتوانن بە هەردوو لە خزمەتی خەڵک و دانیشتوانی ئەم هەرێمی کوردستانە بکەن. زۆر زەرورە ئەو کۆنتاکتە هەبێ هەبووە لە ڕابردووە ئێمە بە نیسبەتی لە ڕابردووە باوەڕ ناکەم بەڵام ئێستا کە ئێمە خانانشینین من لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستانم لەوێ ئەندامەکانمان عینەشت هینی ئەنجومەنی نوێنەرانی عێراقل نەوێن ئێستاش لەسەر زۆربەی یاساکان لەسەر حەدەسەکان لەسەر هەموو ئەو شتانەی کە ڕۆژانەیە ئێمە مناقەشاکەین و ئاڵۆگۆڕی بیرروڕاکانەکەین و بەڵام هەر زەروریشە هەبێت کە زۆر شت هەیە لەوێەوە کە دوجار هەر پەیوەندی هەیە بەهرێم ئێمە هەرێمێکی سەر بە فیدراڵین شتەکان هەر ئەو شتێک کە دەرەچێ حتمما بە تایبەتی ئەگەر یاسایەک مەسەلا لێرە ئینفاز نەکرێ و لەوێ دەرچێت ئەگەر بمانێ لێرە جێبەجێ بێ ئێمە لێرە پەرلەمانی کوردستان ئینفاسی زۆر باشە. قسەت چییە بۆ ینی بڕەئی تۆ چێ لەسەر دەسەڵات لەسەر میدیا فەرمی و نافەرمیەکانی دەسەڵات کە هەیە
ئایا بەڕاست بەرنمەیەکیان پێ بەگشتی بۆ گەنجولا و بە تایبەت لە نێوانە بۆ کچان و ئافرەتانی ئێمە بەرنمەیەکی باش بۆی کە بەرەو ئەخلاقێکی باش بیان با یان نەخێر ئەوە هەست پێ ناکرێ و پێچوانەکەشی هەست پێکرێت ئەوەی ئێستا ئێمە ڕۆژانە ئەیبینین و لە سۆسیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە تایبەتی لە میدیا خۆیە یعنی هەرە بەعام لە میدیا و لە ڕاگەیاندنەکان لەوانای بینین هەمووی داڕوخانێکی بەداخەوە ئەخلاقی بەرچاو ئەبینین بۆ گەنجەکانمان ئیتر چی کوڕانمان چی کچانمان و ئافرەتانیشمان ئەو لە ڕێ ئەو هەموو پەیجە سێبەر و لە ڕێ ئەم هەموو بەکرێگرتنەوە بە ناوی کاری بزنسەوە و بە ناوی کاری ئەوە ئیش بەڵێ چۆن ئیش لەسەر ئەوە ئەکرێ نەک هەر لەگەڵ ئافرەتی ڕەسەنی شارەکە هەر بەداخەوانێ کە هاوردەیانەکەن کە هەموو ئەو پۆخڵەواتانە هاوردە ئەەکەن لێرە تۆ گەنجی ئێرەی پێ هەڵە خەڵەتێنن بەداخەوە کە بەرنمێکی نەک هەروان پێ نییە بەڵکو هەموو بەرنامەکانمان بینی کە ئێمە زیاتر گەنجیان بەرەو هەڵدێران برد و کە ئێستا ینی خەریکە لە دەست دەرەچێت ئەگە بتوێت لە 30 سانیە لە ینی چرکەیە دواپیانی خۆت لە کوی بەرنمەکە بڵێ ئەڵێ چی ئەڵێم هاوڵاتی بەڕێز مافت بە ناڕەحەت هاتۆ مافی دەنگانت بە ناڕەحەت هاتۆ تا ئەوەی کە ئیسە تۆ مافت هەیە بچۆرە سەر سندوقەکانی دەنگدان بە تەنها مەرجی دەستپاکی و مەرجی لێهاتووی و کارامەیی کەسەکە بکە بە مەرج و سەحی بۆ لێبە بۆ ئەوەی ئەو سبەینە دیفاعەکە لە یاسایە کە دژی بەرژەوەندەکانی تۆ نەبێت چ وەک پیا و چ وەک ژن دیفاعەکە لە دینەکە دیفاعەکات لە ماف و شایستە دارایەکانی ئەوە دەنگی بەو مەڵێ بە دەنگانی من هیچ نابێت و تەزویرەکرێ مهم ئەوەیە تۆ ئەو کارتێک کە تایبەتە بە تۆ ئامڕازێک نەبی بۆ ئەوەی تەزویر بکرێ بە نامەکەی تۆ بە فۆرمەکەی تۆ ڕووپاکخان تۆش ئەگەر بتوانی لە 30 چرکەیە دوا قسەی خۆت دوا پەیامی خۆت لە کۆی بەرنمەکە شتێک ویست بێت بیڵێت و نەدوت بێ پێمان بڵە فەرموو بەڵێ وەڵاهی من ئەوەندە دەڵێم دەنگدەر پێم وایە دەیدا دەتوانێت کاتی تۆڵەکردنەوەیە تۆڵە لەو دەسەڵاتە ستەمکارە بکاتەوە کە ئێمە 3 ساڵە داوا و شەکوای هاوڵاتیان بۆمان دێ ڕۆژانە مەجاری وەڵامدانەوەی تەلەفۆنمان نێوەندە پەیوەندیمان پێوە دەکرێت لە سەرجەم ئەندامانی سەرجەم حیزبەکان کە شەکوای خۆیان لەسەر ئەم دەسەڵاتە گەندەڵە دەکەن دەیدە کاتی تۆڵەکردنەوەیە و ئەو کاتەیە کە خەڵکی هەرێمی کوردستان بەدەست و پەنجەی خۆی تۆڵە لەو دەسەڵاتە ستەمکارە بکاتەوە. سپاس بۆ هەریەک لە میوانانی بەرنامە ڕووپاک ئەحمەد کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ بووی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ هەروەها بەڕێز خات و شەمسە ساعید ئەندامی خولی دومی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ بێگومان سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش زۆر سپاس. بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست تا ئەڵقەیەکی دیکە لە کاتژمێر 7 ئێوەش بەخوای گەورە ئەسپێرم خواتان لەگەڵ.